دوای 6 مانگ لە کەوتنەبواری جێبەجێکردنی یاسای چاکسازی لە موچە و دەرماڵە و خانەنشینی چەند بڕگەیەکی بچووکی یاساکە جێبەجێکراون. بە پێی تۆماری بایۆمتری حکومەتی هەرێمی کوردستان 16,839 کەس زیاتر لە یەک موچە و منحەیەک وەردەگرن. لە کۆی ئەو ژمارەش تا ئێستا وەزارەتی دارایی موچەی 10,000 کەسی ڕاگرتووە و بە یەکجاری نەیبڕیون. سەبارەت بە وەرگرتنەوەی قەرزی حکومەتیش لە کۆمپانیا و وەبەرهێنەرە حیزبیەکان لە کۆی 928 ملیار و 763 ملیۆن دینار بە پێی زانیاریەکان کەمتر لە 5 ملیار دینار وەرگیراوەتەوە. ئەمەش ئەوەمان بۆ دەردەخات کابینەی نوێم لە وەرگرتنەوەی قەرزەکە شکستی هێناوە. ئەگەر قەرزەکان بە تەواوی وەربگیرێتەوە بەشی موچەی مانگێکی تەواوی موچەخۆران دەکات. هاوکات حکومەت پێداچوونەوەی بە فایلی 207,979 پێشمەرگە و 104,699 فایلی هێزەکان یاسایش و ناوخۆ نەکردووە کە پێشبینی دەکرێت ژمارەیەکی زۆر بندیوار لەو کەرتەدا هەبن. لەسەر ئاستی خانەنشینیش حکومەت پێداچوونەوەی بە کەیسی 246,269 کەس کە خانەنشین کراون ئەنجام نەداوە. بە پێی زانیاریەکان لە سەردەمی شاخدا ژمارەی پێشمەرگەی هەموو حیزبەکان نەدەگەیشتە 20,000 کەس کەچی ئێستا 100,000 کەس بە ناوی پێشمەرگەی سەردەمی شاخ موچە وەردەگرن و لە لیستەکەشدا جاش و سەرۆکجاش و ئەنفالچی تێدایە. ئەمە جگەلەوەی تا هەنووکە 6 شوێنی خانەنشینی هەیە و بە پێی یاسای چاکسازی دەبوایە هەمویان لە چوارچێوەی بەڕێوەبەراتی گشتی خانەنشینی هەرێم یەک خرابانەوە. بە گوێرەی ئاماری بەشێک لە پەرلەمانتاران پتر لە 60,000 پاسەوان لە هەرێمی کوردستان هەن. لەو ژمارەیەش تەنیا ژمارەی پاسەوانی پەرلەمانتاران بە یاسا دیاری کراوە و هەر پەرلەمانتارێک 3 پاسەوانی هەیە. بە پێچەوانەوە بەرپرس هەیە زیاتر لە 3,000 پاسەوانی هەیە، بەڵام تا ئەم ساتەوەختە چارەسەرێک بۆ ئەم پرسە نەدۆزراوەتەوە. دوای 6 مانگ لە کەوتنەبواری جێبەجێکردنی یاسای چاکسازی لە موچە و دەرماڵە و خانەنشینی لە سەدا 2 یاساکە بە تەواوی جێبەجێ نەکراوە. ئەمەش هاوکاتە لەگەڵ ئەوەی چاکسازی لە دۆسەی نەوتدا نەکراوە و گەندەڵی تاڵانیش لە خاڵە سنووریەکان زیاد بووە.